هەستەکەی خۆمان لە قوڕ ئەو دروستکراوین کاتێ پێویستیان پێیەتی کە یاری بۆ قوڕ بکەن. تۆکو دایکێک تا چەند حەزەکەی کە ئەم یاریانە ناوەناو بۆ مناڵەکان ڕێک بخرێت؟ من زۆر پێم خۆشە، زۆر خۆشحاڵم، یعنی کە ئەبینم ئەو مناڵانە بڵێم زۆری لێ زیاد لە 50 مناڵیتیایە یەکدانیتیانە بگری چونکە کەوتونەتە جێوی خۆیانە ئەو جەوەی کە پێویستیانە ڕۆژانە تیای بن. یعنی زۆر دڵخۆشکەرە کە هەستەکەی خۆمان لە قوڕ ئەو دروستکراوین کاتێ پێویستیان پێیەتی کە یاری بۆ قوڕ بکەن کە هەز بە مەلمەسەکەی بکەن. یعنی زۆر خۆشە کە بە جەماعی هەمووی بەیەکەوە یاری ئەکا. نازانم زۆر دەمەکە لێرەم گوێم لە یەکدانیان نییە بگری. زۆر باشە. ئەمە تا چەند گرینگە بۆ دوورکەوتنەوە لە شاشەکان هەفتانە چەند جارێک مناڵەکان بێنن بۆ ئەوە بۆ پارکێکی ئەوە بۆ هەواری شار لێرە لە ناو ئەم قوڕای یاری بکەن و بۆی کە دوورکەونەوە لەم شاشانە؟ والله بەتەکید ئەمە وای لێکا کە زیاتر حەز بکەنەوە بە کۆمەڵبوون لەگەڵ خەڵکا بە کۆمەڵ یاری بکەن. هەموو جارێ ئەڵەم ڤانیاخان خوا تۆمان بۆ بهێڵێ تۆ نەبی، یعنی ئەم شتە باوەڕ ناکەم کۆ بێتەوە هیچ دایکێک بێڵە بچێتەنە ئەو قوڕە ئەگەر ئەو فکرەکە تشجیع نەکا، ئەگەر ئەو نەبێ هانمان بە کە لە مۆبایل دوورکەونەوە کە لە شاشە دوورکەونەوە کە بکەونەوە سروشت و ناو مناڵی یەکتری بێکۆ یاری بکەن و زۆر گرنگە و فکری کە هەیەی ئەویش لەوەوە هەیەی کە حەزەکە مناڵ حڕ بێ، حەزەکە کە حڕش بوو دوای ئەتوانێت داهێنا بکە. تۆ لەمانەوە تۆزە ئەتوانی ڕێ بۆ بکەیتەوە کە ئەتوانی حڕبی، کە ئەتوانی چیتەوی بیکەی، کە ئەتوانی مادام زەرر لە خەڵک نایی ژیانی خۆتە، یعنی حڕ بە و ئەتوانی داهێنانکەی، ئەتوانی خۆشی ژیان ئەوە خۆت حەزی لێ بیبینی بیکەی. زۆر باشە. ئەمە تۆ وەکو خۆت چۆن ئەو مەجالە بۆ مناڵەکەی خۆت ئەڕەخسێنی؟ زۆر جار هەیە دایک و باوکان ئەڵەن مناڵەکە پیسە بێت، لەبەرەوەی کە پیسە بێت نایڵن بچنە ناو قوڕەوە. تۆ تا چەند ئەو مەجالت بۆ مناڵەکەی خۆت ڕەخساندووە؟ من خۆی بۆ خۆی دروست کردووە بە زۆر، یعنی هەر بێ ئەوەی من بەس خۆشم هەر مەجالم ماوەتێ بەس خۆی هەر دایمەن حەزی لی بووە، یعنی دەسی لە قوڕا بێ دەسی لە خۆڵا بێ قدڕێم لە نەگرتووە مادام ئاو هەیە کە دوای ئەوە توانم بیشۆم قەیچەکە با بتوانێ چەند بێوێ یاری تیا بکە. بەس بێ لەوەش یعنی مەسەلەن زۆر هەستەکەی گرنگە کە ئەو مناڵە هەستەکە تۆ حسابی بۆ ئەەکەی کە تۆ بەلاتەوە مهمە ئەو حەزی لەو خۆڵێ بە دەسی لێ بە بەجددی وە بزانم 7 ساڵە تا ئێستا یەک ڕۆژ نمبینیوە نەخۆشکەوێ شکور لەخوا بەزەبێ ڕۆژێ شروبێکی ئیلتیهابم نایاوەتێ ڕۆ بە شەرتێ بەدائیمیش یاری بە قوڕ و خۆڵ ئەمانە هەمووی کردووە کەواتە ئەگەر بڵێم ئەمە نەخۆشی ئەخا وانە چونکە تا ئێستا شکور نەخۆش نەکردووە. هەز بە مرتاحی مناڵەکە دەکەی ئەو ڕۆژەی کە لە ناو ئەم یاریان قوڕینەدا هەست بە مرتاحیەکەیت ئەوە بەدیەکەی لە ناو مناڵەکەی خۆت؟ ئەوەی بەدیەکەم یەکسەر ئەڕۆینەوە بە قاقا و بە پێکەنینەوە ئەژنوێ، یعنی ئەمەنە مرتاح بۆ منە دڵی پێی خۆش بووە هەستەکە پێویستی بە ئیسراحەتێکی چاکە بە دوای هەموو جارێ دوایەوەی کە بە یاری قوڕ بکە یا خەوێکی بۆ ئەکا یان ئەمەنە دڵی خۆشە لە ڕێگا تا ئەڕۆینەوە هەر پێکەنێ.